سەبارەت بە سژنی فیدراڵی چەمچەماڵ کە سەر بە وەزارەتی دادی عێراقا دیارە بەپێی ڕێنمایەکانی وەزارەتی کارەبا سەرجەم سژنەکان پێویستە کارەبای بەردەوامی 24 کاتژمێریانە بێ. ئەو سژنەیەش لە فیدەرێکی ئەمەوە کارەبا وەرەگرێت لە ساڵی 2014ەوە هیچ بڕەپارەیەکیان نهێنا بۆ بەڕێوەبەرایەتیمان کە لە ئیستا نزیکەی 2 ملیار و 25 ملیۆن دینار قەرزارن. ئێمە چەند جارێکیش نووسراومان کردووە بۆ سژنەکە، بەڵام بە بیانووی ئەوەی نەبوونی میزانی پێویست پارەیان نەداوە. لە ڕێی وەزارەتی کارەبای حکومەتی هەرێمی کوردستانیشەوە نووسراو بۆ وەزارەتی دادی عێراق کراوە، بەڵام تا ئێستا هیچ وەڵامێکمان وەرنەگرتەوە. لەبەر هەستیاری شوێنەکە ناتوانرێت ئیجراعاتێکی تون بکرێت کە کارەبایان لێ ببڕین، بەڵام بەردەوام لە ڕێی وەزارەتەوە ئێمە لە سەرخەتین لەگەڵیانە بۆ چارەسەرکردنی گرفتی ئەو قەرزانە و دەفعکردنی پارەکەی. بەهۆی ئەو قەیرانەدارەیە کە ڕووی لە حکومەتی هەرێمی کوردستان و دانیشتوان کردووە لەبەر دابەزینی ئاستی بژێوی خەڵک، ئەتوانین بڵێن ڕێژەی داهاتی پارەی کارەبا کە کۆکرێتەوە لە ماڵان و شوێنە بازرگانەکان و شوێنە پیشەسازیەکان زۆر کەمی کردووە کە ئەم هۆکارێش بۆتە هۆکاری بەرزبوونەوەی بڕی قەرزەکان کە لە ئیستایە نزیکەی 9 ملیار تا 9 ملیار و 500 هزار دینارمان لای هاوڵاتیانە بە سەرجەم فیئە جیاوازەکان لە ماڵان و بازرگانی و پیشەسازی.